بەردەوام ئەو پەتاوەرزیانەی بەتایبەتی لە کاتێک لە وەرزی هاوین بنمونە دەچینە نێو وەرزی پاییز، لە وەرزی پاییز دەچینە ناو وەرزی زستان، ئەو پەتاوەرزیانە بەردەوام بڵاو دەبێتەوە. جا بەهۆی ئەوەی کە بەرگری لەشی مرۆڤ بەتایبەتی منداڵان ڕەنگە جیاوازتر بێت لەگەڵ کەسێکی دیکە کە بتوانێت ڕوبەڕووی ئەو پەتایانە ببێتەوە، زۆرترین جار منداڵان تووشی ئەو پەتایە دەبن. جا من ئەم بەیانیە دەمەوێت باس لەوە بکەم چۆن منداڵەکانمان بپارێزین و هەر جارە و کاتێک کە تووشی ئەو پەتایە بۆ ڕاستەوخۆ بە دەرمان چارەسەر بکرێت یاخۆت ڕێگای دیکە هەیە. بێگومان ئەو زانیاریانە لە میوانەکەم وەردەگرم، لەگەڵ دکتۆرە لاولاو فاروق قسە دەکەم. دکتۆرە سڵاوت لێبێ، بەیانیت باش ببوورە بۆ بەیانیە تۆمان هێناوە کلینیکەکەت و زانیاریەکان بۆ ئێمە و بۆ بینەران دەگوازیەوە. لەو کاتانەدا چین ئەو پەتایانەی کە زیاتر تووشی منداڵان دەبن؟ بەخێر بێن، بەیانتان باش، سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەران. هەر وەک دەزانین لە هەر وەرزێک کۆمەڵێک ڤایرۆس لە نێو منداڵاندا بڵاو دەبێتەوە. بۆ نمونە لە وەرزی هاوین زیاتر ئەو ڤایرۆسانە ئاکتیڤ دەبن کە دەبنە هۆی توشبوونی منداڵان بە سکچوون و ڕشانەوە. بەڵام هەر کاتێک کە بەرەو لای پاییز و زستان دەچین، زیاتر ئەو ڤایرۆسانە بڵاو دەبنەوە کە هۆکارن بۆ توشبوونی منداڵان بە هەوکردنی کۆئەندامی هەناسە لە ناو خۆمان بە پەتای وەرزی ناوی دەهێنین. پەتای وەرزیش زیاتر هۆکارەکەی تەنها ئەو ڤایرۆسانەیە، بە نمونە ڤایرۆسی ئینفلەوەنزا، پارافلەوەنزا، RSV ڤایرۆس. نیشانەکانیشی زیاتر قوڕکێشان و هەڵامەت و لوتگیران و ئازاری جەستە و تا. لەوانەیە منداڵەکە بە سووچی یان بە مامناوەندی یان بە قورسی بیگرێت هەندێک جار. ڕێکارەکانی خۆپارێزی بەگشتی لەبەرەوەی لەم وەرزەدا دەرگای قوتابخانە و باخچەکانیش دەکرێنەوە، منداڵان زیاتر بەریەککەوتنیان لەگەڵ یەکتر زیاد دەبێت و بەمەش ڤایرۆسەکە زۆر بە ئاسانی لە منداڵێکەوە بۆ منداڵێکی تر دەگوازرێتەوە. ئێمە پێویستە لەم کاتانەدا ئیش لەسەر بەرگری سیستەمی بەرگری لەشی منداڵەکە بکەین. پرسیارە بکەم، بیانی چۆن هەوڵ بدەین بەنمونە لە کاتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا یاخۆت بە شێوەیەک لە وەرزێکەوە بە وەرزێکی دیکە کاتێکە چین ئەو ڤایرۆسانە بڵاو دەبێتەوە، ئەو پەتایانە بڵاو دەبێتەوە، چۆن منداڵەکانی خۆمان بپارێزین؟ پاراستنی منداڵ تۆزێک زەحمەتترە لە پاراستنی گەورەکان، چونکە منداڵ سیستەمی بەرگری لەشی لاوازترە و هەروەها بچووکترە و لەوانەیە هەموو شتێک تێنەگات و گوێڕایەڵ نەبێت. بەڵام پێویستە لەسەر دایک و باوکان ئیش لەسەر سیستەمی بەهێزکردنی سیستەمی بەرگری لەشی منداڵەکەیان بکەن، ئەویش بە پێدانی خواردنێکی تەندروست، ڕۆژانە ژەمی تەندروست بخوات، وەکو زیاتر دەوڵەمەند بێت بە میوە و سەوزە و ڤیتامینەکان و هەروەها خواردنەوەی ئاوی زۆر و جگە لەوەش پێویستە منداڵەکان فێری پاکژوخاوێنی بکرێن، بە تایبەتی لە قوتابخانەش ئەمە ئەرچی مامۆستایەکانیشە پێویستە پێش هەر ئەوەی ژەمێک بخوا منداڵەکە فێر بکرێت کە بچی دەستەکانی بشوات و خەوێکی تەندروستی هەبێت منداڵەکە، خەوێکی ڕێکی هەبێت بۆ ئەوەی سیستەمی بەرگری لەشی بەهێز بێت. و جگە لە وەشێکێک لە ڕێکارەکانی خۆپاراستن بریتیە لە وەرگرتنی ژەمە ڤاکسینی ئەفلەوەنزا کە پێویستە هەموو منداڵێک لە دوای 1 ساڵی کاتێک کە بەرەو لای پاییزدا دەچین ژەمێکی ڤاکسینی ئەفلەوەنزا وەربگرن. دەستەکات خۆش بێ دکتۆرە، دەست خۆش بێ. بەڵێ کۆسار سانا ئەوە جێپیس بوون، ئەمە ئەو ڕێنمایی پزیشکانی بواری منداڵان بوو بە تایبەتی لە کاتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا، ئەو ڕێنمایی بە دایک و باوکاندا بۆەوەی کاتێک کە منداڵەکانیان تووشی پەتایەک دەبێت چۆن مامەڵی لەگەڵ بکەن. هەروەها باسیشی لەو ڕێگا چارانە کرد کە بەمەبەستی خۆپارێزی بۆ منداڵەکانیان لە کاتی توشبوونیان بە ئەو پەتاوەرزیانەی کە لە کاتی گۆڕانکاریەکان و لە کاتی گۆڕانی وەرزەکان تووشی منداڵان دەبێت بە زیاتر و ڕێژەیەکی زیاتر لە کەسانی دیکەی بەتەمەن. دەستخۆش بڕیار، دەستخۆش بۆ تۆ بۆ میوانەکەش.